پێشتر قدرەتی سنتەری شاری هەولێر لە نێوان 10 لە بۆ 15 ملیم بوو لە سعاتێکدا کە لافاو دروست دەبوو. ئێستا ئەوەی دەبینین تەنها لە ماوەی 24 کات ژمێری ڕابردوو 50 ملیم لە سنتەری شاری هەولێر بارانی ڕەحمەت باریە و تەنها لە هەندێک شوێندا ئاستەنگی هاتوچۆ کەمێک دروست بووە، بەڵام نەبووتە هۆکاری ئەوەی کە لافاو ڕوو بداتن و زیان بەبەر هاوڵاتیان بگاتن. بۆیە تاکید لەسەرەوە دەکەینەوە بە پێی پێشبینیەکانی کەشوهەوا کە ئەو مەوجەی بارانە بەردەوامی دەبێتن پاش سەعاتێکی دیکە ئێستاش دەبینن بارانی بەلێزمە بەردەوامە، بەڵام بە پێی پێشبینیەکانی بەڕێبەرایەتی گشتی کەشناسی هەرێمی کوردستان لە کاتژمێر 6 ئێوارە لە بۆ 6 بەیانی بارانەکە زۆرتر دەبێ سڕتر دەبێتەوە. بۆیە داواکارین لە هاوڵاتیانی سنووری پارێزگای هەولێر هەموو ئەو شوێنانەی کە پێویست دەکاتن ئەگەر هاتوچۆیەکی زۆر گرنگ نەبێتن ڕەچاوی دۆخی کەشوهەوا بکەن کە وەکو باسمان کرد ڕەنگە 45 ملیم لە نێوان 6 ئێوارە لە بۆ بەرەبەیانی ببارێتن کە ئەوە بە تاکید هاتوچۆ ئاسان نابێتن. بۆیە داواکارین لە هاوڵاتیان ڕەچاوی ئەو دۆخە بکەن ئەگەر کارێکی زۆر زەرور و گرنگیان نەبێتن لەو ماوە دیاریکراوەدا لە 6 ئێوارە تا 6 بەیانی هاتوچۆیەکانی خۆیان سنووردار بکەن.